هەڵبەتەوەکو هەمومان ئاگادارین لە شاری هەولێر چەند چالاکوانێکی مەدەنی دەستگیر کراون، تیایاندا دوو ژن هەیە. هەڵبەتە ئەمە پلانێکی درێژەیە کە لەسەر ژنان هەیە بە تایبەتی. من ئەمە زیاتر لایەنی ژنانەوە قوڵی بکەمەوە کە ئەیانەوێت دەنگی ئازادی ژن بکەن. هەر ژنێک لە شاری هەولێرە وەکو چالاکوان، وەکو نووسەر، وەکو ڕۆژنامە نووس دەربکەوێت لە شاری هەولێرە دەستگیر ئەکرێت و ڕێگری بۆ ئەکرێت بە هەموو شێوازێک بۆ ئەوەی نەهێڵن دەنگی ئازادی ژن دەرکەوێت، بۆ ئەوەی بتوانن بە شێوازێکی ژێربەژێر دەستدرێژیکردنە سەر مناڵان، دەستدرێژیکردنە سەر ژنان، هیچ چالاکوانێک نەبێت لە سەریان بێتە جواب و خاوەندارێتیان لێ بکات. هەڵبەتە دەستگیرکردنی چالاکوانێکی مەدەنی وەکو سەمیرە حەمە ئەمین کە چەندین ساڵە لە ناو کار و خەباتە، لە ناو تێکۆشاندایە، لەسەر شەقامەکانە، لە هەموو چالاکەکانە بەشداری ئەکات. ئەمە ناتوانێت ئیرادەی سەمیرەخان بشکێنێت و ئیرادەی ژنان بشکێنێت. هەر بۆیە ئێمە وەکو خاوەندەرکەوتن لە هەموو ژنان هەڵەسین بە کۆمەڵێک چالاکی لە زۆربەی شارۆچکەکانی باشووری کوردستان. هەڵبەتە ئەوان ئەگەر بێت و بەم چالاکیانە ئازاد نەکرێن یاخود هەڵوێستەکانمان جێگەی خۆی نەگرێت، ئەوە بەردەوام ئەبین لە چالاکی و لەسەر شەقامە بین هەتا کاتی ئازادکردنیان. چونکە دەنگی ژن لە کۆمەلگایە زۆر گرنگە، ینی لە هەر کۆمەلگایەکە ئەگەر ژن نەتوانێت بە دەنگی خۆی، بە ڕەنگی خۆی خاوەندارەتی لە خۆی بکات، دەستدرێژی ئەکرێتە سەری نایەتە دەنگ یاخود لە هەموو کایەکانی ترە جێگەی خۆی نەگرێت، ئەوە ئەو کۆمەلگای ناتوانێت پێش بکەوێت، ناتوانانی بڵێ کۆمەلگایەکی ئازادە. ئەمە جاری یەکەمین نییە کە چەندین چالاکوان لە شاری هەولێرە دەستگیر ئەکرێن، بەڵام دیارە ئەم ڕۆژبگیریەی کە دەستیان پێ کردو هەر دەنگێک لە ناو شاری هەولێرە دەربکەوێت ژن بێت و پیا و ڕێگری لێ ئەکرێت و بە تایبەتی بۆ سەر ژنان ئەیانەوێ ئەم سانسۆرە دروست بکەن. هەر بۆیە ئێمە کۆمەڵێک چالاکی ئەنجام ئەدەین لە شارەکانی کەرکووک و سلێمانی، لە شارە زوور، لە گێرمیان چالاکیەکان بەڕێوە ئەچێت. هەموو چالاکیەکان لە هەمان ڕۆژە واتە سبەی 11 مانگ ئەبێت. لە کەرکووک لە ئۆفیسی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لە گەڕەکی سەرچنار کاتژمێر 3:30، لە ڕانیا کاتژمێر 4:30 لە دەڤەری ڕاپەڕین، لە شارە زوور کاتژمێر 5 لە سەر پردی سەیسایەق، هەروەها لە سلێمانی لە پارکی دایی کاتژمێر 5:30. داوا لە هەموو ژنانی خاوەن هەڵوێستەکەم، داوا لە هەموو دایکان، هەموو ژنێک کە باوەڕی بە ئیرادەی ژن هەیە بێن خاوەندارەتی لەم ژنانە بکەین، چونکە ئەمڕۆ فشار و دەستگیرکردنەکە لەسەر ئەم ژنانەیە، سبەی لەسەر ئێمەیە، سبەی لەسەر ژنانی ترە. واتە ئەمە پیلانێکی داڕژراوە تەنها بۆ سەر کەسایەتیەک یاخود لایەنێک ڕێکخراوێک نییە. ئەمە دەستدرێژیەکی درێژخایەنە لەسەر ژنان، نایەنەوێت دەنگی ژن دەربکەوێت. یعنی ئەمە توانین قوڵی بکەینەوە تەنها نەیبەستین بە لایەنێکەوە یاخود بە چالاکیەکەوە یاخود بە بەشداربوونێکەوە، بەڵکو بەگشتی بۆ سەر هەموو ژنان بین. بۆیە وەکو ژنان پێویستە هەمومان خاوەندارەتی لەم پشتگیری بکەین لەم ژنانە و هەڵوێستمان هەبێت و داوا لە هەموو ژنانی ناو ڕێکخراوەکانەکەم، هەموو دایکێک، هەموو ژنێک کە خاوەن هەڵوێستە لە چالاکیەکانە بەشداری بکەن و بێدەنگی بشکێنن، بتوانین هەمومان بەیەکەوە پاڵپشتی ئەو ژنانە بکەین کە لەلایەن دەسەڵاتدارانەوە ناهێنرێت دەنگیان دەربچێت.